وسام هۆ شوانەکەی گاڵۆک لە بندەست قەزاو بکەوێت لە هەرچیم کە هەست گاڵۆکی دەست و فەرەنجی شان و شاعیرێکی میلیە بە شێعرە میلیەکانی کۆڕ و کۆبوونەوەکان دەڕازێنێتەوە. ژن و پیاو ئەبێ وەک ماسی و ئاو بێ یەک بۆ یەکتری بیلبیلەی ئەحمەد باوەنووری ناسرا و باحنۆکە شاعیرێکی میلی ناسراوی گەرمیانە و زۆر جار بۆ شیعر وتن بانگێشتی کۆڕ و کۆبوونەوەکانی ناوچە جیاجەکانی کوردستانیش دەکرێت. بەری ماڵی ئەمە بڕێ دوکانی یاتیایتر کە بەیانیان ئێوە هەر کاتێ بێمە دەر کۆمەڵی پیاوی بەڕێزی ئاوا دانیشتە جاری وایە تەکێمانە دەمەتەقەگەن جاری وایە تەکێوانە دەمەتەقەکەین وەلحاصڵ لە یەک تێگەیشتین هەرچی خەبەری تازەمان بێ ڕۆژانە بۆ یەکێک گێڕین و یەک مشکلەیشمانیە شکر ژیانێکی عەشایەری خۆشی سادە ئەوەی نەسەر لەخوا بەزیاوێ تۆیشیان بۆ یێژم یەکێک لە نوکتەکانی ژێر ڕۆژێ پیاە وتی وەژنەکەی وتی مەسوولێ وتی وەژنەکەی ڕێزمێ بۆ باشەکانیان مەسوولێ وتی وەژنەکەی وتی و ئافرەت نانێ باش خاستکە نیمەڕۆ دووسێ میوانی خۆشەویستمانەیە و یادی جاران و تێنۆ لە ماڵ نانەخۆنێ وڵایە ژێ هاتۆ نانی خاست نەکردو ئەیوتی پێم نەوتی برا ڕۆ وتی بەو قورئانە داوای لێبردنەکەم ئەمەنە درۆ کردێ لە تەلەڤیزیۆنەوتم لەوانەیە شە درۆ بکە نەبەخوا نانم خاست نەکرێت. ئەحەنۆکە دوو کتێبی چاپ کردووە بە ناوی دێوەخانی ئەحەنۆکە کە کتێبەکانی تایبەتن بە شیعری میلی. بەقەدەر شوانێ قەدری مێلاتێک کە چۆن ئەزانێ ئەویش بزانێ حاڵی ئەم گەلە هەر بۆ باخەڵی خۆی نەکاپەلە با سەدام حوسێن بێتە پرۆڤە کەس وا نەزانێ هەر خۆی مرۆڤە. ئەو هەمیشە حەز بە دێوەخانە و وەک خۆی دەڵێت لە نێو دێوەخاندا باشتر شیعری بۆ دێت تا نێو ستۆدیۆی کەناڵەکان. ئەچن من داوەتەکەن جاری کاگە من 120 کیلۆم ئەم خەنەبانی کورسیەک خوا ئاگادارە تەڵێ ئاسنی باریک ئەوە لە زێر ما ئیسا ئەڕم ئیسا ئەشکێت خەریکە زیڕەکەم کورسی ئینەغەم گرتووە کاکە بەو خوا من کاتێت داوەتەکرێن بۆ تەلەڤیزیۆن من هیبانی ئەو کورسیانە نیم تەڵێ ئاسنیوت دووستەنیان بۆ دانێ وەڵای لە خۆم قسەی باشم بۆتی یەکێ لەم زلانە بۆ دانێ قەنەفەکان ئێوە ناشکێ یا ڕێزمەیە گەنجێک تێتە بەرامبەرم گەنجەکە مەسەن شارەزایی ژیانی عەشایەری و لادیەی و هەنێ دەمەتەقەی نییە هەر بڕێ پرسیارەکە وەڵای مژۆ پرسیار نازانم جواب دەم و کاک برێ مەوزوعێ وەڵای من تەقەی سەرم تیابیا ئاوا سادە بێژی تا سادە جواب دەم ئەمە گلەی سێمیان بۆ نمونە چاکەیشیان زۆرە با ئەوانە نەدەم ئاوە ڕێزمەیە بووێن بەڵام ئەمە گلەیە هەموو جارێ خۆشەویستی کردووە ئەم نۆکە لە چیوا دەکورد ئەوە نەوتم ناوسکم بڕێ کاکە دەی خۆشەویستیم نەکردەوە نوەکیش جار ڕۆژێ لە کەناڵەکە داوتمەوێت کاکە ئەحمەد پێت ناخۆش نییە پێت دەڵێن ئەحەنۆکەوتم نەوەڵا دادەگیان من ئەو کاتە نۆکم فرۆشتە بەس نەو قۆندەرم نەفرۆشت هەروە نۆکەکەەوە بەخواچی پێ نەکری فەرمو برا لە خزمەتانە برا دۆلارەکەی سلێمانی جارجار داوت مەغن گشتیان وەیە کۆیت نازانم 200 300 لە گوندێ لە شوێنە دانیشن نانێ جوان خاسەکەن و دوای نان کورچی مرسی برا دەمەتەقەیەکمە بۆ کۆکشمە بێتاقەتی بەخوا حەسەکەین شتێک خۆش ببیسن خەڵکی ئیمڕۆ زۆر تاسوقی نوکتە و قسەی خۆشە دەبرەوە تۆزێ خەڵک کورە دەتۆزی خەڵک خەفەتاویە مشکیلەیە ئەم بێ مەعاش و وەزع و ئەمانە کاکە یارسەلام عەلەیکم باشی کاکەم ئەحەنۆکە جگەلەوەی شاعیرێکی میلیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەهێزیشی هەیە بۆ یەکاتێک سەردانی بازاڕ و شوێنە گشتیەکان دەکات بەخوا لە بێئیشیان ئەمان بەرجەکە حاجە نەخوالانمە دەستی ماچەکە کۆرەوە سەر چاو خەڵک داوای شیعری لێ دەکەن من ئامادەم ئەوەی پێم بێژن کۆلکە شاعیرێکی سادە و مەمنونیشم جا کۆلکە شاعیر ئاخر زۆر لەسەری ناکەوت و کۆلکە زۆر باشێ کەم و کوڕێکیشی بێت نانە من خۆم بەرا من ڕۆژێ گۆرانی بێژێکیان داوت کرد و ڕێزمێ زۆر تێکەلین گۆرانی بێژەکە خۆی گەنجێکە تازە تۆزیە دەرچووە و ناوبانیە وتیان گۆرانی بێژەکانی ئەم سەردەمە چۆن هەڵە سەنگێنی وتی خەریکە لە داخی ئەوانە گۆرانی نێژم ئیتر ئەیوتم تۆ خۆ فەقیر تۆ جارێ هەر هیچ ناوبانیەکردنیەوە وەڵایتر ئەو منی ئاقڵ کرد ڕۆژێ لە تەلەڤیزیۆنێکە داوتم تیان شاعیرەکانی ئەم سەردەمە چۆن هەڵە سەنگێنی یەکسەر ئەو هاتە بەرچاوم وتم خوا ئاکا خۆم لە هەڵسەنگاندنی ئەوان دەرەچم من کەسم پێڵ ناسەنگێنێ بک ئەو نوۆیە پەنمەدا سەرباری پێشکەوتنەکان لە بواری ئەدەبیاتدا بەڵام هێشتا شاعیرانی میلی لە زۆرێک لە ناوچە جیاجەکانی کوردستان هەواداری زۆریان هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناحی باوەنور.